هەواڵە خۆشەکە گەیشت دەبێت بەغدا دوو موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت. موزایەدەچیەکان خۆیان بۆ بانگەشە ئامادە کردو و دەیانەوێت خۆیان وەکو پاڵەوان نیشان بدەن. واگۆن لە چەند سەرچاوەیەکەوە زانیاری دەستکەوتووە کە ڕەنگە ئەم شەو شاندێکی باڵا لە حکوومەتی عێراق سەردانی هەولێر بکەن و گفتوگۆی کۆتایی واژۆ ڕێکەوتن لەسەر ناردنی موچە و هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بکەن. بەپێو زانیاریانەی واگۆن لە شاندی دانوستکاری هەرێم و بەغدا دەستی کەوتووە. حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم لە ڕێکەوتن نزیک بوونەتەوە و بە ئەگەرێکی زۆرەوە لە ناوەڕاستی ئەم هەفتەیە ڕێکەوتنەکە واژۆ دەکرێت و دەبێت بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێم ڕەوانە بکات. لە سەرەتای ئەم هەفتەیەوە لە ئێوارەی ڕۆژەهێنیەوە شاندێکی عێراق لە هەولێری پایتەختن و لەگەڵ حکوومەتی هەرێم لە گفتوگۆدان بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و لابرنی کێشەکانی بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێم. بەپێو زانیاریانەی واگۆن لەو سەرچاوێ و دەستی کەوتووە حکوومەتی هەرێم ڕەزامەندی نیشانداوە تا نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ هەناردە بکرێت و لێک تێگەیشتنی باشش لەسەر داهاتی ناوخۆ لە نێوان هەردوو لادا هەیە. ئەو سەرچاوەی ئاشکرای کردووە هەموو ئاماژەکان بۆ ئەوەن لە ناوەڕاستی ئەم هەفتەیە شاندەی باڵای عێراق کە ڕەنگە ئەم شەو بگەنە هەولێر واژۆی ڕێکەوتنی یەکجاری لەگەڵ حکوومەتی هەرێم بکەن. ئەوەش بەغدا ناچار دەکات دوو موچە بەیەکەوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەوانە بکات. زۆر کەس و لایەن خۆیان بۆ مزایەدەی سیاسی ئامادە کردو و دەیانەوێت وەکو بانگەشەیەکی پێشوەختە خۆیان وەکو پاڵەوان و فریاد ڕەز نیشان بدەن و بە خەڵکی کوردستان بڵێن ئەوان بوو کێشەی موچەیان چارەسەر کرد. ئەوەی خەمخۆری ڕاستەقینە بوو لە هەوڵەکان بۆ چارەسەری کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم سەرۆک وەزیران مەسرور بارزانی و حکوومەتی هەرێم بوون.